له حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وأصحابه ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خۆشحاڵین جاری کەش بە خزمەتتان گەشتینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی نەسیمی قورئان. خۆشەویستان، بەرنامەی نەسیمی قورئان لەلایەن مامۆستا و قوتابیانی دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی سلێمانیەوە پێشکەش دەکرێت. لە هەڵقەی پێشوە باسی صیفاتی ئیستیعلا و ئیستیفالمان کرد. ئیستیعلاکان پیتەکانی خوسە ضەغت قض، پیتەکانیان سەوتەکانی قەڵەو ئەبێت بە بۆنەی ئەوەی کە ناوەڕاستی زمان چاڵی تێ ئەکرێت و دواوەی زمان بەرز ئەکرێتەوە، لەبەرەوە ئەو پیتە بەو شێوەیە قەڵەوە ئەبێت. بۆ نمونە پیتی خا ئەڵێن ئەخبارەها، پیتی خاەکە لێرەدا بێ قەڵەو بێ. و دوایەوە باسی ئیستیفالەکانمان کرد. پیتەکانی ئیستیفال هەموو پیتەکانەکرێتەوە جگە لە پیتەکانی ئیستیعلاواتە جگە لە پیتەکانی خوسە ضەغت قض. ئەم پیتانە ناسک بە ناسکی ئەخوێنرێتەوە. بۆ نمونە پیتی سین بە ناسکی ئەخوێنرێتەوە، چونکە ئەگەر قەڵەویکەی ئەبێ بە سۆ، ئەبێ بە سۆ، ئەو کاتە پیتەکە ئەگۆڕێ. و لە پیتە ئیستیفالەکانە مستەفیلەکانە سێ پیتمان هەبووتمان، جارجارێک بە قەڵەوی ئەخوێنێتەوە، جارجارێک بە ناسکی ئەخوێنرێتەوە. وەکو بۆ نمونە پیتی ڕائمان باس کرد، و پیتی ئەلیفمان باس کرد، و پیتی لاممان باس کرد. بە ئیزنی خۆی پەروەردگار ئەمڕۆژ بابەتێکی تەجویدی باس دەکەین، ئەویش بریتیە لە سێ صیفەتی شدە و ڕیخاوە و بەینیە. شدە واتە توندی، ڕیخاوە واتە شلی یاخود نەرمی، بەینیە واتە مامناوەندی. شدە چییە؟ ئەو پیتانن کە لە کاتی دەربڕینیاندا دەنگی لەگەڵ دەبچڕێت لەبەر داخرانی شوێنی مەخرەجی پیتەکە، و پیتەکانیشی بریتین لە ئەجید و قەتین بەکەت. ئەم ڕستەیە ئەجید و قەتین بەکەت هەموو پیتەکانی شدەی تێدا کۆبۆتەوە. بۆ نمونە پیتی هەمزە کاتێک ئەڵێنی یەئموڕ، لە کاتی هەمزە لە کاتی پیتی هەمزەدا سەوت ئەبچڕێ، بۆ چونکە مەخرەجەکە بە تەواوەتی دائەخرێ. کاتێک کە پیتی جیم ئەڵێن یەجئەڕون، پیتی جیم لێرەدا مەخرەجەکەمان داخست لەبەرەوە سەوتەکە بچڕا. بە هەمان شێوە پیتەکانی تریش یەقنەط لە کاتی پیتی قافە بە هەمان شێوە. ئەبوابە لە کاتی پیتی باءە بە تەواوەتی مەخرەجی لێو دائەخرە ئیدالێک، لەبەرەوە پیتی شدەکان کورتن، زەمانیان زۆر کورتە و درێژ ناکرێنەوە بۆ چونکە مەخرەج دائەخرێ. ڕیخاوەکان بریتین لە باقی پیتەکانی شدە و بەینیە. ڕیخاوەکان دەنگی پیت درێژ ئەکرێتەوە بۆ چونکە مەخرەج داناخرێ، بریتیە لە ڕۆشنی تەواوی دەنگی پیت لە کاتی تێپەڕبوونی بە شوێنی دەرچوونیدا. بۆ نمونە پیتی سینمان هەیە، پیتی شین درێژ ئەکرێتەوە. بۆ نمونە ئەڵێن یەستەبشیڕون، پیتی سین لێرەدا ئەوەندە درێژ ئەکرێتەوە، یەستەبشیڕون، وەکو پیتی باءەکە نییە. پیتی با شدە بوو، یەستەب، بەڵام پیتی سین ڕیخاوەیە، پێویستە ئەندازەیەک درێژ بکرێتەوە. بەینیەمان هەیە، بەینیە بریتیە لە ڕۆشتنی بەشێک لە دەنگی پیتەکە بە شوێنی دەچوونیدا و بەهۆی تاودانەخرانی مەخرەجەکەیەوە. بۆ نمە پیتی لام، پیتەکانی بەینیە بریتین لە لین عومەر، واتە لام، نون، عین، میم، ڕا. ئەم پێنج پیتە مەخرەج بە تەواوەتی داناخرێ. کاتێک ئەڵین ئەل، زمان ئەدەی لە مەڵاشوو، بەڵام لە تەنیشتەکانی زمانەوە سەوت دێت. یان ئەڵین ئەم، پیتی میم بەینیە، کاتێکە لێودا ئەخەین سەوتێک لە لوتەوە دێتە دەرەوە، کاتە بە تەواوەتی مەخرەجی میم دانەخرا، بەڵکو بەشێکی لە لوتەوە دێتە دەرەوە بە هەمان شێوە پیتەکانی کە کەواتە پیتەکانی لین عومەر بەینیان پێ ئەوترێت زەمانەکەی وەسەتە، نە بەقەدەر پیتە شدەکان کورتن و نە بەقەدەر پیتە ڕیخاوەکان درێژن. بە ئیزنی خۆی پەروەردگار لە کاتی خوێندنی ئەم سوورەتەدا کە سوورەتی لەیلە زۆر لەو پیتانە دێتە ڕێمان و زیاتر باسی ئەکەین. قوتابیانی خۆشەویست، ئێستاش ئاگاتان لە سوورەتی ئەللەیل بێ، ئەی خوێنمەوە بۆتان و باسی ئەحکامە تەجویدیە گرنگەکان ئەکەین لەگەڵ ئەو
صفتي كباس ما كشدة رخاوة بينيا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والليل إذا يغشى ليردا يغشى بيتي غين من هيك قلو أكريت لاستعلاكان واتا لبيتا قلو كان وصوت برز أبيتو برو آسماني سرودم لبرو يغشى بقلوي بأيلين. والنهار إذا تجلى نوني شددار من هي أندازي دوج والله لسري وسين. والنهار إذا تجلى ليردا بيتي ألف تجلى أندازي دوج والله درجة كأنه مدي طبيعي ونابي زور كرد به. آتي سي وما خلق الذكر والأنثى ليردا بيتي خاء قلوة لبروا بمستعلية قلوة كان علين خاء نالين خاء. وما خلق بيتي لام ناسك أكينو ديسانو قاف قلوة كينو أبي أقاما لو بيتي لام بنابي ببوني بيتي بيش خويو باش خويو قلوة بكريت نابي بلين خلق أو لام غلطة بلكو خلق. وما خلق الذكر والأنثى بيتي نون قشتو بثاء لبرو إخفار وداوة إشارين وجوان أشكالين ناكي نالي والأنثى علي والأنثى لكاتي إخفاء كردني بيتي نون دا خۆمان ئامادەکەین بۆ پیتی ثا واتە زمانمان تۆزەکە هێنە دەرەوە ئەیدەین لە دووددانی سەرەوە لە کاتی مینگەکەدا ئەمجا پیتی ثاڵین. والأنثى ئاتی چوار إن سعيكم لشتى إن ئەندازەی دوو جوڵە درێژەکەنە چکە نونی مشەدەدە ئەو پەڕمینگە هەیە. سعيكم پیتی عینمان هەیە ساکینە لێرەدا پیتی عین ئایا شدەیە یا ڕیخاوەیە یا بەینەیە. سەیرەکەین لە پیتەکانی ئەجید و قەتین بەکەت تێیدا نییە لە کەواتە شدە نییە. لە پیتەکانی لین عومەر پیتی عینی تێدا کەواتە بەینەیە. کەوتمان بەینیە کەواتە زەمەنەکەی وەسەتە مامناوەندیە. نە زۆر درێژەکرێتەوە بڵێین سعیەکم نە زۆریش کورتە بڵێ سعیەکم بەڵکو مامناوەندە ئەڵین سعیەکم لەشەتە ئەوەش ئەلیفێکی طەبیعیمان هەیە واتە مەدی طەبیعی و ئەندازی دوو جۆرە درێژەکرێنەوە. ئاەتی پێنج فأما من أعطى واتقى فأما أو ميمي مشدد من هي وكونوني مشدد هردوكيان أندازي دو جولة دريج أكينوا و بريمينجي هي من أعطى نون قشتو بهمزة ليرد نونك إظهار أكين واتا أشكراي أكين إظهار رويداوي كيشك الأحكام كاني نوني ساكين وخندو معنا من أعطى لهمان كاتا صفتي بينيشي هي چونك وتمان بيتكاني لين عمر نوني تدا نالين من أعطى ناشكين بقلقلة بلين من أعطى بلكو يك زمانك كاملة سري أروين چونك بينيه من أعطى واتقى بيتي قافك قلو كينو ألفك جدوايا وقلو أبي بۆچی ئەلیفمان لێرەدا قەڵەو کرد چونکە وتمان پیتی ئەلیف بە گوێرەی پیتی پێش خۆی قەڵەو ئەکرێت و ناسک ئەکرێ. ئەگەر پیتی پێش خۆی قەڵەو بوو ئەلیفەکەش قەڵەوە بێ ئەگەر پیتی پێش خۆی ناسک بوو ئەلیفەکەش ناسک ئەکرێ کەواتە ناڵین واتقا ئەڵین واتقا وصدق بالحسنى لێرەدا واو ناسکە نابێ قەڵەویکەین بە بۆنی سادەکەوە و ناڵین وصدق صادق قلوة كين چونك استعلاية دال ناسك أكين چونك استفالة واتيك لبيتكاني مستفلة وهروها قافي قلوة كينو نابل لو بينا بيتي دال قلو بكريت كم هلي زور جار رؤدا ألين وصدق همي قلوة أكري ببوني بيتا قلوة كانو ناس كانش قلوة أكري أو هلي وصدق بالحسنى بيتي السين من هي لشدة ورخاو بينيايا سيرا كين لبيتكاني شدات تدانية أزيد قطن بكت بيتي سيني تدانية ولين عمرش بيتي سيني تدانية كواتا چي ماوتو رخاوة كان بيتا كان جماليان زورة و
تۆزێک زیاتر درێژەکەینەوە لە شیددە و لە ڕیخاوەکان بەم شێوەیە بالحوسنا ئاەتی دا فسنيسره للعسرى پیتی سینی تیا بە هەمان شێو ئەوەندە درێژەکەینەوە ناڵێن للعسرى بەڵکو تۆزە سینەکە درێژتر ئەکەینەوە چونکە ڕیخاوەیە للعسرى ئاەتی 11 وما يغني عنه ماله إذا تردى يغني پیتی غەینمان هەیە صفەتی استعلای هەیە واتە قەڵەوەکرێ وەصیفەتی ڕیخاوەشی هەیە وەکووتمان لە شیددەوە تیانە بوو لە ڕیخاوەشە تیانە غەین کەواتە ڕیخاوە ماوەتەوە کەواتە غەینیش ڕیخاوەیە ئەندازەیەک درێژی ئەەکەینەوە ئەڵێن وما يغني بەو شێوەیە عنه ماله نون بەینیە کەمێک درێژی ئەەکەینەوە عنه ماله إذا تردى ماله لێرەدا هەمزەیەک عفو هاء گەشتووە هائێکی مەضمومە ضەمەدارە و هائی ضەمیری پێوترێ ضەمیری غائبی مذەکەر کەوتۆتە بینی دوو پیتی متەحەریکەوە لێرەدا مەدی سیلە ڕوئەدا بەڵام مادەم گەشتۆ بە هەمزە کەواتە مەدی سیلەی کۆبرا ڕوئەدا ئینشاءڵڵا لە دەستەکانی کەیە بە ئیزنی خوا باسی ئەەکەین کەواتە لێرەدا مەدێک ڕوویدا بە ئەندازە 5 جوڵە درێژی ئەەکەینەوە پێوترێ مەدی سیلەی کۆبرا ئەڵێن وما يغني عنه ماله إذا تردى پیتی ڕائەکە قەڵەو ئەەکەین چونکە فتحەی لەسەر وتمان پیتی ڕائەکە فتحە و ضەمەی لەسەر بوو ئەوە قەڵەوی ئەخوێنرێتەوە بە ڕا ئەخوێنرێتەوە ئاەتی 12 إن علينا للهدى پیتی لامی یەکەمەن فتحەدارە بەڵام لامی دووەمیان ساکینە کە ئەمجا سەیرەکەین لە شیددە و ڕیخاوە بەینیە یەکێکە لە پیتەکانی لین عومەر کەواتە بەینیە ناڵین لەلهودا لەل ئەوە هەڵەیە باوکڵین لەلهودا کەمێک لامەکە لەسەری ئەڕۆین واتە یەکسەر مەخرەجەکە جیا ناکەینەوە لام زمان ئەیدا لە مەڵاشووی لای سەر و لە پێشەوەی زمان ئەیدەین لە مەڵاشوو یەکسەر کە لێماندا یەکسەر جای ناکەینەوە بەڵکو زەمانێک زمانمان ئەیهێڵینەوە بە مەڵاشوومانەوە لەلهودا ئاەتی 13 وإن لنا للآخرة والأولى دیسانەوە للآخرة پیتی لامان هەیە کە باسمان کرد والأولى واوێکی مەدیمان هەیە ئەندازەی 2 جوڵە درێژەکەینەوە ئەلیفەکەش ئەندازەی 2 جوڵە درێژەکەینەوە واتە ئەبێ واو و ئەلیف لەو کاتەتا بە قەدەر یەک بێ والئولا نابێ ئەلیفەکە ئەوە کورد بێ لە واوەکە کورتتر بێ بڵین والئولا ئەوە کورد بوو ناشبێ درێژتر بێ بڵین والئولا ئەوەش هەڵەیە ئاەتی 14 فأنذرتكم نارا تلظى فأنذرتكم پیتی نون گەشتووە بە ذال ئیخفا ڕوویداوە نونەکە ئەشارینەوە و ئەندازەیەک درێژی ئەەکەینەوە فأنذرتكم پیتی ڕا ساکینە و پیتی پێش خۆی فەتحەدارە کەواتە ئەو ڕائە بە قەڵەوی ئەخوێنیتەوە واتە بە ڕا ئەیخوێنینەوە نەک بارێ بە ڕۆ ئەڵین فأنذرتكم نارا تلظى بە هەمان شێ ئەو ڕای دووەمیشان هەر بە قەڵەوی ئەخوێنینەوە نارا تەنوینی فەتحا گەشتووە بە تا تلظى لێرەدا ئیخفا ڕوویداوە شاردنەوە ڕوویداوە ئەندازەی 2 جوڵە درێژەکەینەوە و بە جوانی نونەکە ناڵێن وتمان ئیخفا واتە شاردنەوە حکمێکە حاڵەتێکە لە بینی ئیظهار و ئیدغامان نە بە تەواوەتی تێهەڵکێشە کرێەوە نە بە تەواوەتی ئیظهار ئەکرێت و ئاشکرا ئەکرێ تەلەظا لامەکە ناسکەکەین بەڵام ڤاءەکە قەڵەو ئەکەین ڤا پیتی ڤۆ ئەبێ زمان بدەی تۆزێک بێنیتە دەروان و بیدەی لە بنی دوودانی سەرەوە تەلەظا ئەلیفەکەش مەدی طەبیعیە ئەندازەی 2 جوڵە درێژی ئەەکەینەوە ئاەتی 15 لا يصلاها إلا الأشقى پیتی صادمان هەیە لە پیتە مستعلیەکانەوە تە قەڵەوە کرێ و هەروەها ڕیخاوەکانە لەبەرەوە درێژ ئەکرێتەوە ئەڵێنی لا يصلاها بەم شێوەی حەقی خۆی ئەدرێتێ نابێ زۆر کورت بێ پیتی لامەکە لێرەدا بە ناسکێ خوێنینەوە
بيتي لام أحكام لام من باس كردو تنها لو شيء الله بقلوي أخندتو بلام لا لاها أم لا ما بي يكسر ناس كي كينو نابي ببني الصادك وبلين لا يصلاها أو هلا لا يصلاها إلا الأشقى لردا مدك رويدا بيوتر مد منفصل أندازي بينجول دريج أكينو إلا الأشقى بيتي شين رخاوة دريج أكينو أشقى بوشوي قافكش قلو أكين چونك استعلايا آتي شانصة الذي كذب وتولى أو أحكام عليك تأتي باس من كدو زوجار آتي حفا وسيجنبها الأتقى نوني شددالي لأتيايا نابزو كرد به الأتقى بيتي تاء تاء أبي همسة كيبوكين الأتقى بوشوية قافك قلوكين آتي هجدة الذي يؤتي ماله يتزكى همزي تاء همزي ساكن وتمان همزي ساكن لبيتكاني شدة كواتا يكسر مخرج قباتا بيتو صوتك كوتاي بيدي دريج ناكيتو ألين الذي يؤتي بمشوية لكن بقلقلة لا النابع بوتي الذي يؤتي أو هلية يؤتي ما له يتزكى أمش ليرا مدي صلي صغرى رداوة كي إن شاء الله لدرس كان إذا هتوى باسيا كين لا ما له يتزكى أوانش أحكامك واقرنجي تدانية آتي نوزده وما لأحد عنده من نعمة تجزى وما لأحد عنده لردا نون قشتو بدال إخفاء أكي نالين عنده ألين عنده من نعمة نون قشتو بنون بيوتري إدغامي متماثلين واتاكر بيك نوني مشدد يكاك الأحكام كان نونيش وتمن نون بقى بينمو إدغامي بمنجر وأدا واتا منجي كي بوكين أندازي دو جولا صوتك للوتا ويتدرو من نعمة تجزى نعمة عينك بينية نابي زور كرد بي من نعمة بوشوية تنوين قشتو بتوجزا بتاء كواتا لرزدا إخفار ودا واتن صوتي نونك إظهار ناكين لتنوين نعمة علي نعمة تجزى بيتي جيم قلقلية أبي زو مخرجك بكينوو صوتك بقوتي لبيت آتي بيست إلا ابتغاء وجه ربه الأعلى ابتغاء بيتي باء قلقلية غين قلو أكري غا ألفي دواي غينش قلو أكري چونك وتمان ألف أجر بيتي بيش خوي قلوبو أو كاتب ألف كش قلوب قلوي أخنينو نالن إلا ابتغاء بلكو إلا ابتغاء دواي أو وجه ربه الأعلى بيتي جيم قلقلة أكري بيوتي قلقلي صغرى چونك بيتي جي مكالنا وراستي وشكدايا ولسالي بردوام أروين وجه بوشوي وجه ربه الأعلى ربه الأعلى بيتي عيني تدايا كبينيا وزور كورتيناكنو الأعلى آتي بستويك وكوتاي ولا سوف يرضى بيتي الرأمن هي بيتي الرأي شيكك اللي بيتكاني لين عمر كواتب بينيو نابي بيكين بقلقلو زور كورتي كينوا نابي بلين يرضى يرى أو رأى زور كما أبي توزي زياتر زمان بملاشو بيالينو يرضى ولا سوف يرضى وسط به بيني بيشيوتي توسط خوش ويسان إثا لدوا موبيلينوا دواي أوا دين الأخ النووي بريستان أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والليل إذا يغشى والليل إذا يغشى والنهار إذا تجلى والنهار إذا تجلى
وما خلق الذكر والأنثى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى إن سعيكم لشتى فأما من أعطى واتقى فأما من أعطى واتقى وصدق بالحسنى وصدق بالحسنى فسنيسره لليسرى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى وأما من بخل واستغنى وكذب بالحسنى وكذب بالحسنى فسنيسره للعسرى فسنيسره للعسرى وما يغني عنه ماله إذا تردى وما يغني عنه ماله إذا تردى إن علينا للهدى إن علينا للهدى وإن لنا للآخرة والأولى وإن لنا للآخرة والأولى فأنذرتكم نارا تلظى فأنذرتكم نارا تلظى لا يصلاها إلا الأشقى لا يصلاها إلا الأشقى الذي كذب وتولى الذي كذب وتولى وسيجنبها الأتقى وسيجنبها الأتقى الذي يؤتي ماله يتزكى الذي يؤتي ماله يتزكى وما لأحد عنده من نعمة تجزى وما لأحد عنده من نعمة تجزى إلا ابتغاء وجه ربه الأعلى إلا ابتغاء وجه ربه الأعلى ولسوف يرضى ولسوف يرضى. بله سيدين الله قتابيان كاك بينر فرمو بسم الله الرحمن الرحيم والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى وكذب بالحسنى فسنيسره للعسرى سينا كناسك للعسرى بله وما يغني عنه ماله إذا تردى إن علينا للهدى وإن لنا للآخرة والأولى فأنذرتكم نارا تلظى لا يصلاها إلا الأشقى الذي كذب وتولى وسيجنبها الأتقى الذي يؤتي ماله يتزكى جوان بخير لو دقتي بقى الذي يؤتي ماله يتزكى وما لأحد عنده من نعمة تجزى سيدك عنده لدوها أكوابك صغيرة كراوة أو أن زيدو جولد رجكينوا بلرو وما لأحد عنده من نعمة تجزى إلا ابتغاء وجه ربه الأعلى ولسوف يرضى. باش دست خوش بيت أكريت ديشي كان آياتك مع مبخين لبريك عتكم عن طاوبوا كاك لاس كاك أنس فرمو بسم الله الرحمن الرحيم
الرحيم والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى دەستت خۆش بێ فەرموو کاک شاڕاست. وكذب بالحسنى فسنيسره للعسرى وما يغني عنه ماله إذا تردى باڵێ إن علينا للهدى وإن لنا للآخرة والأولى فأنذرتكم نارا تلظى یەک ئاەتیکەش ماوە بکەنە لا يصلاها إلا الأشقى فەرموو کاک لاس الذي كذب وتولى وسيجنبها الأتقى الذي يؤتي ماله يتزكى کاکەیان کاک لاسەی دیکە الذي يؤتي ماله الذي يؤتي ماله يتزكى وما لأحد عنده من نعمة تجزى باڵێ إلا ابتغاء وجه ربه الأعلى باشە جیم قەلقەلەیە ئاگات لە قەلقەلەی وەجهی إلا ابتغاء وجه ربه الأعلى ولسوف يرضى دەستتان خۆش بێ بارەکە الله فیکم. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەش هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان هەتاوکو ئەڵقەیەکی تر بە خزمەتان ئەگەینەوە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین وەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.